خێزانەکەی بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئیحسان زەڵمی خاوەنی ماستەر لە کارگێڕی ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە. مامۆستا ئیحسان زۆر بەخێر بیت. زۆر سپاس مامۆستا شوانی. پێشمە ناو بەرنامەکەەوە زۆر لەوە ناخۆشتر نییە بۆ هەورامەیەک لەگەڵ هەورامێکی تر بە سۆرانی قسە بکات بەزانام تا چەندێک دەتوانم بڕکەمیکەم بە هەورامی لەگەڵ چۆنیەتی ڕێخستنی خەرج و مەسروفاتی خێزان. باشە ئەگەرم پرسیارە لە هەر خێزانێک بکەیت یان خێزان بەچی بە پێی وەرەستاندەرەکان خێزان لە چەند کەس پێک دێ یا خۆت ئیدارەدانەکان چۆنیە مەسەلەن بۆ خێزانێکی 2 نەفەری 4 نەفەری یاخود بەگشتی 5 نەفەر پێم وایە بەحسێ بکرێت چۆن مامەڵە لەگەڵ خەرجەکانی ڕۆژانە بەتایبەت لەم بارەدۆخە یاخود بۆ خێزانێکی کوردی ئێستا ئیرا و کۆمەلگای کوردی کە بۆ خۆشناوەک و پسپۆڕێک وەکو خاوەن خێزانێک و لەناو کۆمەلگای کوردی ژەژیت. بە ناوی خۆی گەورە میهرەبان دیارە سنەتی ژیان ڕێخستنی بێتە یەکێک لە واجبەکانی بەڕێوەبردن و سەرکەوتن لە ژیانە. هەندێک لە سنەتەکانی ژیان فەرامۆش کراون لە ئێستاە بەهۆی زۆر سەرقاڵی خەڵک بەشتی ترەوە. یعنی ئەتوانی بڵێ کۆمەلگاوای لێ هاتووە ئێستا سەرقاڵ دەکەن بە کۆمەڵە شتەوە کە نابێ پێوەن سەرقاڵبی و ئەوەی کە ئەبێ پێوە سەرقاڵوی بۆ سەرکەوتنی خێزان و خۆشببختی خۆت و ماڵ و خاو خێزانت ئەوەمان لەبیر چۆتەوە بەهۆی زۆری قەیرانەکان ئەمڕۆ کە لە کۆمەلگاکان بەتابەتی کۆمەلگای کوردیا هەیە ئەمە وای کردووە کە وەکو عەرزم کردی زۆر شت بیر کراوە. ڕێخستنی پلانی بەڕێوەبردن بۆ هەموو تاکێک ضرورەتە بۆ ئەمڕۆ. ئەگەر لە سەردەمانی پێشوو پێویست بوو بێ ئێستا هەر بۆ بە واجبی بە تەواوی کە بەبێ ئەوە ژیان بەڕێ ناکرێ. لەبەرەوە ئێستا زۆر ضرورترە لە جاران ئەم پلانە دانین. ئەم پلانە چۆن دائەنرێ؟ چۆن بتوانین پلانێکی سەرکەوتوو دانین بۆ خێزانێک کە لەم کۆمەلگا جەنجاڵ و پڕ لە قەیران و بێوەزعەیە کە تێیکەوتوین. چۆن دەتوانین ئەمە بکەین؟ ئەمە بە 2-3 شێوە ئەکرێ. یەکێکیان لە کوردەواری خۆمانە زۆرتر بەڕێوەبەری خێزان ژنی ماڵەوەیە، یعنی هاوسەری پیاوەکەیە. پیاوەکە بەشی ئیداریاتی ماڵێ. ڕێخستنی بەشی ماڵەوە ئەرکی لەم مەجاالەی ئەگەی ئێستا باسیەکەین زۆر قورسترە. بۆچی؟ چونکە ئەو دایکەی کە لە ماڵەوەیە زیاتر لە باوکەکە بێ خەمی بێ لە بژێوی پەیاکردنی بژێوی خێزانەکەی لە خۆشببختی خێزانەکەی. باوکەکە گەر هەوڵ بدا دەرامەتێک پیا بکە بێ دایکەکە بزانێت چۆن سەرفی بکە، چونکە ئەمانە تەواوکاری یەکن. پەیاکردن و سەرفکردن هەردووکیان تەواوکاری یەکن. مادام 2 کەس بەڕێوەبەری ماڵن، یەکێکیان پێیەکە ئەوەشیان کە سەرفیەکە بێ بزانێت چۆن سەرفیەکە. وەکو وتمان چۆن ئەمە ئەکرێ بە تەنسیق لە نێوان ئەم دوانەیە. ئەگەر ئەم دوانە بتوانن هاوتەری پلانەکە بەڕێ بکەن، یعنی 2 کەسی گونجاو بن لە ماڵەوە، حتمما مناڵەکانیشان بەختەوەرن. ئەگەر دایکەکە لە کوردەواری ئاڵێن پیاوەگەر پارەی زۆر بوو ئیتریا ژنەیە پیاوە کوژێ، ئەمە بەداخەوە یعنی لای زۆرێک لە خێزانەکان ئەمە وای لێ هاتووە کە هەمیشە ئافرەتەکەڵە کۆرە جابا بڕوا بێنێ کەیفی خۆیەتی چۆنە هێنە با بێنێ. یعنی هیچ جۆرە دڵسووتان و غەمخۆری و پەرۆشیەکی نییە بۆ بەڕێوەبردننی خێزانەکە و بۆ خۆشببختی خێزانەکە. ئەمە وای کردووە هەندێک جار کە گرفت دروستە بێ لێرەوە دروستە بێ. پیاوەکە هەرچەند خۆی ماندووەکە پارێکی زۆر پێیاکە، بەیانی هێتا ئێوارە خەریکی ئیشەکە دێتەوە ماڵەوە خواردنێکی خۆش ناخوا، کە دێتەوە ماڵەوە سیرەکە بە ڕوویەکی خۆشەوە پێشوازی لێ ناکرێت. سیرەکە مناڵەکانی هەمیشە مشکلیان هەیە، گرفتیان هەیە، کێشیان هەیە. بۆچی؟ لەبەرەوە یعنی هاوسەرەکەی نەیتوانیوە ئیدارەیەکی باشی مناڵەکان و خێزانەکە و ماڵەکەی بکە. یان بە پێچەوانەوە دایکێک هەیە زۆر بەپەرۆشە، زۆر غەمخۆرە، زۆر بەدەم زۆر دڵسۆزە، زۆر بەدەم مناڵ و خاو خێزانەکەیەوە هەیە، بەڵام باوکەکە کەم تەرخەمە لەمڕۆوە ناتوانێت بەباشی بژێوی خێزانەکە. زۆر جار ئەمانە بوونەتە تەواوکاری یەکتر. بە جۆرێک لە جۆرەکان دایکەکە توانیوێتی کەم و کوڕی باوکەکە پینە و پەڕۆ بکە و باوکەکە توانیوێتی کەم و کوڕی و نوقسانیەکانی دایکەکە پینە و پەڕۆ بکە. ئەڵبەتە مامۆستایانێت کرێ بڵێن ئەمە زۆرینەی کۆمەلگا ئێستا ڕەنگە بەو شێوێ کەمینەیەکیش هەیە کە مەسەلەن هاوسەرەکانیش هاوشانی پیاوەکان لە دەرەوە ئیش دەکەن. وتمان کاتە ئێستا پرسیارێکی جەوهەری لێرە ئێتە پێشەوە.
بۆ خێزانێک ئیتر درامەتەکە هاوسەری مێردەکەی ئافرەتی ماڵ پەیایکا کێسەرفیکا ئەوە با بڵێن تەنسیقێک لە نێوان خۆیانە ئەبێ بکرێت ئەولەویەتەکان چین واتە خێزانێک ڕەنگە دڵسۆزیش بن ڕەنگە تەنسیقێکی باشیشانە بێ بەڵام لی نەزانن مەسروفاتێک بکەن کە ڕەنگە پێویست نەبێ و لای ئەوان وابێ پێویست بێ واتە ئەولەویەت بۆ خەرجکردن بۆ سەرفکردن لە خێزانێکە یەکەم جار شتیە بێت یەکەم جار بیر لە چی بکەنەوە زۆر جار هەر بوو مەسەرەن میسالێکی زۆر جار خەنێک لە خێزانەکانڵێن پارەی شری مناڵەکەمان پێ نامێت لە کاتێکە ڕەنگە ئایا ئەمە ئەولەوێت نییە لە سەرەتاوە دەبێ کۆمەڵێکش بن هەنێک ڕێنمایی بە خێزانەکان بدەیت لە ڕاستیە چۆنیەتیەکە هەروەکو پێشتر وتم چۆنەکرێ یەکێک لە هۆکارەکان یان یەکێک لە بنەماکان ئەمەیە کە بیکەن بە دوو بەشەوە بەشێکیان پێڵێن کەمالیات بەشێکیان پێڵێن ضرورات لە پێویستیاتی ماڵ هەردووکیان چ پیاوەکە و چ ژنەکە هەردووکیانە بێ ئەفضەلیەت و ئەولەویەت بدەن بە پێویستیاتەکانی ماڵ ئەوەی کە ضروراتە ئەوەی کە پێویستن بۆ ژیان ئەوەی کە زۆر ضرورن ئەمە ئەبێ ئەولەویەت بێ ئیتر لە شیری مناڵەوە بیگرە تا خواردنی ڕۆژانە تا جلوبەرگی ڕۆژانەی ئاسایی تا خەرجی مەصرفی مەکتەبی خوێندکاران تا ئەمانە لە ڕاستیە ینی ئێمە گەر بگەڕینەوە بۆ لای ئاینەکەمان کە چۆن ڕێنماییمانەکە زۆر مهمە ئەمە من پێم وایە زۆر جاری ژووتومە لە دیمانە و لە مقابلەکانە زۆر جاروتومە یعنی چارەسەری هەموو کێشەکان لێرەوەیە لەم ئاینی پیرۆزی ئیسلامەیە هەموو کێشەکان چارەسەر دەکرێن چۆن ئەینەوە یەکی پرسیار کە بڵێ عادەی مسلمان وەسا چۆن ئەکرێمە لە ڕاستیە هەندێک قاعیدەی قورئانی هەیە مثلا بۆ نمونە لەم مەجالەیە کە ئەگەر یەکێکیان ئاماژەی پێ بکەین قورئان فەرمێ کولوا واشربوا ولا تسرفوا بخۆن و بخۆنەوە بەڵام ئیسراف مەکەن ئیسراف لە چی طبعا مفەسرین قسەی جیاوازیان هەیە لە مرۆوە بەڵام ئەوەی کە ئێمە مەبەستمانە ئەمەیە کە تەنها بەوەی ئەم خێزانە بتوانن ئیسراف نەکەن بەس ئیسراف باشترین ژیان بەڕێوە بن ئەگەر دەرامەدەگی کەمیشیانە بێ با زۆر وردیکەینەوە بۆ نمونە کاتێکە خواردن دائەنرێک بەداخەوە کە کۆمەڵگای ئێمەی باشووری کوردستان زۆر مەشهورین بەوەی کە مسریفین یعنی زۆر جار مەسەن ئێمە هاتوچۆ ئێرانمان کردووی تورکیەمان کردو ئەمانە لەوێک لەیمان لێکرێ ئەڵێن کاکە ئێوە میوانێکتان هەیە بەڵام بەشی دە میوان خواردنی بۆ دروستەکەن کامە بڕاستی هەڵەیە زۆریش هەڵەیە ئەگەر من میوانی ماڵێک بم ئەم ماڵە چوار نەوع گۆشتم بۆ دانێن دوایی ناڵێم دەستان خۆش بەڵێم براگیان چ مەسرفێکیان کردوبوو لەبەرەوە بەڕاستی ڕاستە میوان حەبیبی خوایە پێویستە خزمەتی بکەی بەڵام ئەم میوانە بۆ خواردن ناتۆتە ماڵی تۆ یەک نوع گۆشتی بۆ دانێ دوو نوعی بۆ دانێ برنجەکەت باوە یەک نوع لێنێ کاکە بیکە بە دوو نوع بۆ چوار نوع برنجی بۆ دانەی بۆچی چوار نوعش لەوە بێ هەبێ بۆچی سەوزە و ترشیات و نازانم زەڵاتە و نازانم هەموو مقەبیلاتەکان هەمووە بێ هەبن لەبەرەوە یعنی با ئێمە جۆرێک لە کللتوری بۆ بە کللتور ئیسرافێک بۆ بە کللتور زۆر جار مامۆستا بیستیڵێ ئەگەر ینی ماڵەکە خۆشیە زانێ ئەمەییکان ناخورێ و ئەبێ دواییش وەکو پاشماوەیەک فڕێ باڵێ بەس بانڵێن ڕزیلن ئەمە لە کوێوەستە چاو میوان وتمان حەبیبی خوایە لە کوردەواریە واوتراوە باشە لێرەوە ئەمە وەرگیراوە کە میوان کە هاو هەچی خۆش بێ هەچی باش بێ بۆی دانەی باشە بەڵام بە ئێمە بین لەو لاوە زەرەرەکەشی لێک بینەوە ئەگەر هەموو تاکێک ئێمە مەسەن ماڵی ئێمە ئێستا 6 کەسین باشە چوار مناڵمان هەیە و دوو کەسەمە 6 ئەم 6 کەسە ئەگەر هەموو ڕۆژێک هەموو ژەمێک با بڵێن کە برنجمان هەیە یەکی 50 دانە 50 دانە برنج خەسار بکەین دوایی لە قاپەکەمانە بمێنێتەوە یا لە سفرەکەیە بیڕێژن هەر دانە هەر دانەی بچووک باشە 50 کە ڕەتی 6 بکە ئەمە 300 دانە وانە لە خێزانێکە جاوەرە ئەمە کە ڕەتی 5 ملیۆنی بکە بۆ خەڵکی کوردستان ڕاستە کە ڕێژەیەکی زۆر ڕێژەیەکی زۆر لەوە زیاتر من دوێنێ ئاوا بە زەرب و تەقسیمێکم کرد سێرم کرد هەموو ژەمێک لەم کوردستانە ئەگەر یەکی 50 دانە آخر 50 دانەیە کەوچک ناکە چونکە 10,000 دانە جا کاتە کیلۆیەک باشە یعنی زەرب و تەقسیمێکم کرد ئەگەر تاکێک لەم کۆمەلگایە هەموو ڕۆژێک هەموو ژەمێک 50 دانە برنج خەسار بکە لە قاپەکەی ئامێنێتەوە بە کەوچکەکەەوە ئەمێنێتەوە لە سفرەکەی ڕێژدە 50 دانە هیچ نییە تروتم نیو کەوچکەکە کەوچکێکیش ناکە سیرەکەی هەموو ژەمێک لەم کۆمەلگا بچووکەی ئێمەیە کە 5 ملیۆن کەسین لانی کەم 70,000 بۆ 70 تەن بۆ 80 تەن برنج خەسارە بێ
ئەمە بە حاسیبە کردم زەرب و تەقسیمێت 70 تن بۆ 80 تن برنج خەسارە بێ دەکێ هەیە بڵێ من نانە خۆم لە دوایە لە قاپەکەمە بە کەوچکەکەمەوە لە بەردەمە 50 دانە برنج ناکەوێ یا هەر بەدەر لەوەش لە مانجەڵەکە ئەمە دیوێکی بچووکی بۆ هەموو تاکێک ئەی بۆ خێزانەکە کام ماڵە هەیە 2 میوانی هەبێ و بایی 10 میوان برنج لێنەنێ بەس باسی برنجەکەن شلەکەی واز لێ بێنە ئەنی بەڕاستی ئەمانە ئەگەر بیری لێ بکەینەوە سیرەکەی وەزعەکەمانە گۆڕێ کاکە ناڵێن هەموو ژەمێ برنج مەخۆ بەڵام برنجەکە بە قەدەر خۆت بخۆ بۆیە قورئان فەرموویەتی کولوا واشربوا ولا تسرفوا ئەمە قاعیدەی قورئانیە بە دڵنیاییەوە هەر کەس پەیڕەوی ئەم قاعیدەیە بکە بە هیچ شێوەیەک نەتووشی مشکلە و نەخۆشیە بێ و نەتووشی کەمی و بێپارەی و بێوەزعیشە بێ کەواتە مامۆستا ئێستا ڕێنماییت بۆ خێزانەکان چێ ینی بە هەنە شتەیە تر ئەم کللتورە نەمێنێ ڕزیلین عیبە وتی کەم لێنا یان بیرژی باشترە زیاد بێ مشکلێنیە ماڵی زیاد سەر ناشکێنێ چۆن سەر ناشکێنێ بەڕاست سەر ناشکێنێ زەرە لێنایە مادی و معنەوی و دینی و ئەخلاقی و لێرەوە ڕێنماییم بۆ دایکە بەڕێزەکان چونکە بەڕاستی ئەمە زۆرتر ڕوو لەوانەکە ینی ڕێنماییم بۆ ئەو دایکە بەڕێزانە ئەوەیە ئەگەر میوانتان هاو تکاکەم ڕجاکەم واز لەم کولتورە بێنە عیبە چی عیبە عیبەوەی خواردنی نەدەیتێ یا عیبەوەی خواردنەکەت کەم بێ یا عیبەوەی پڕ بە پێستی خۆی خواردنی بیتێ ئەزانی لە کوردەواری ئەوتراوە هەر شتێک کەم بێ تاموچێژی زیاترە تاوەی کە زۆر بێ و هەمیشە لە بەردەستا بێ خۆ سینیەکانی شپندێکی ئەوهایان هەیە ئەڵێ هەر پاروێک 40 جاردانی پیانی بنەی هەم بە لەزەتترە هەم باشتر هەزمە بێ هەمی سیفادەی باشتری لێ بکەیت تا ئەو پاروەی کە 5 جاردانی پیانێت توەکەیتە ئەو دیەوە کاتە شتەکە گەرکەم بێ دایکە بەڕێزەکان دەتوانن بەقەدەر خۆیان کورد جوانیان وتوێتی بەقەدەر خۆت بەڕێی خۆت پێڕاکێشە ئەزانی بەشی ئەم ژەمە برنجە ئەگەر ئێستا یان بەشی ئەم ژەمە خواردنە کە ئێستا لێ ئەنەی ئەتوانی 1 ڕۆژی پێ بەڕێ بکەی 2 ژەمیتری پێ بەڕێ بکەی دەی بۆ واکەی بەس لەبەر قسەیەک کە بڵێن وڵا دوایی نەڵێن ڕەزیلە دڵنیا بە ئەمڕۆ ئەوە بڵاو بۆتەوە ئەم وعیە ئەم ڕۆشنبیری و سەقافەتە بڵاو بۆتەوە کەم ئەبیسترێ بڵێن وەڵاهی چێشتەکان کەم بوو خواردنەکان کەم بوو لە ناو ژنانە ئەمە هەیە بەڵام خۆیان نەتوانن بیگۆڕن بەس لە ناو پیاوانە تۆ چەند جار بیستوتە مەسەن چووی بۆ داوەتێک بۆ شوێنێک بیستوتە دوایی براچی مەصرفێکیان کردبوو هەر خۆت وتوتە یعنی لەبەرەوە یعنی دایکە بەڕێزەکان نەتوانن هاوکاری خێزانەکانیان بکەن دەست بگرن بە خواردنەوە یعنی ئەو قاعدە قورئانیە جێبەجێ بکەن کە فەرموویەتی کولوا واشربوا ولا تسرفوا پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم خواردنی 2 کەس بەشی 4 کەسەکە لە تەجروبەی کەن ڕۆژێ 2 میوانتان هاو بەشی 2 میوانەکەی بۆ لێنێ بزانە لێ ئەمێنێتەوە یانە بزانە تۆ ئیسفادە ئەمە لە ڕووی کولتوریەوە واز لەو کولتورە سەقەتای هێنین کە لە ڕابردووە هەمان بوو کە گرفتە بەڕاستی گرفتمان بۆ دروست بووە لە ڕووی تەندروستیشەوە یعنی زۆر جار ئەو گرفتەمان بۆ دروست بووە خواردنەکە زۆرە ئەوە تا لە بەردەسا هەندێک کەس لەبەرەوەی ئەڵێ کورە بە ئەمە خەسار نەبێ ئەمە وای کردووە کە زۆرە خوا ئیتر ئەوە بێتە هۆی نەخۆشی و هەندێ زیادبوونی گرفت و مشکلە و زیادبوونی کێشواتە مامۆستا ینی مشکلەکە لەوەیە ئەکرێ ئەگەر خێزانێک ماڵێک لە مەسایلی مەسروفاتی بوون بەس خواردن بنمونە وەرەگرین لە کڕینی برنج لە ڕۆن لە نان سنانیش ڕۆژانانی ئەو کولتورێکی دیشە بەداخۆ نانەکان هەرو شک دەبنەوە هەر بە خاوێنی بێوەی دەسی لێ بدەن فڕێ دەدەن ینی زۆر ئەمە ینی بۆ بە حاڵەتێکی زۆر ناشرین دەبینین کاریگەری دەبێت لەسەر کەمبوونەوەی خەرج و مەسروفاتی ڕەنگە زۆرجا من گوێم لێ بێ دڵێ کورە هیچ لە وەزعەکە ناگۆڕێ ئایا بەڕاستی ناگۆڕێ ئەگەر خێزانێک تۆزێک مەسروفاتی خواردنەکان کەم کردنەوە ڕەنگە لە مانگێکا 200,000 بێتەوە 150 بێتەوە 100,000 لەم لا شتێک لەو لا شتێک ڕەنگە ئەو داهاتە هیانە بەشیان بکە بە شێوەیەکی عەشوایی نا ئەو قسەیە ڕاستاڵێ هیچ لە وەزعەکە کەم ناکە بەڵام بە شێوەیەکی ئیداری منەظەم پلاندانان بەڵێ بە تاکید فەرقەکە یعنی تۆ سیر کە ئەگەر وەکو وتمان لەم مجتەمەعی ئێمەیە هەموو ژەمێک 50 تن کاکە 80 تن نا 50 تن برنج خەسار ببێ ئەم 50 تنە بەشی چەند خێزانەکە وانە ینی بەشی زۆرەکە ئەگەر ئەم خەسارەتە بگێڕینەوە نانەکە وەکو جەناب دەفەرمووی نانێکت هەیە اعتیادی تۆزە هینی بەیانیە بۆ نیوەڕۆ میوانت هەیە وڵا بڕۆ هەندێکی تر بێنە ئەمە بیانی خەسار بوو فڕێدا ئەمە لە ڕووی دنیاییەوە زەرەر لێ کرد و لە ڕووی قیامەتیشەوە بەڕاستی
ئیسرافت کردو لەوە چی خی گەورم حاسبت بکات لەسەری کە ڕەنگە زۆرێک هەبن بۆ نانێکیش محتاج بن. ئەمە دیوێکی تریشی مەسەن هەر بۆ مەصرفیسا لە کللتورێک لە وڵاتی ئەو دیۆ ینی لە ڕۆژهڵاتی کوردستان با بڵێن لە ئێران کە هەیە ئەمەیەکە لەم ڕۆ زۆر یان دەست پێواگرن بۆ نمونە ینی گڵۆپێک کە داگیرسێنێ چێتە ژوورێکەوە ئیشی بە گڵۆپەکەی هاتە دەرەوەک سەرێک کوژێنێتەوە ئەزانی ئەگەر تۆ یەک گڵۆ بکوژێنیتەوە هەر خێزانی یەک گڵۆ بکوژێنێتەوە سێرەکەی لەولاوە دەماڵ ڕۆشن بوویەوە بە کوژاندنەوەی گڵۆپێکی تۆ دەماڵی تر ڕووناکەکەیتەوە با ئاوا بیری لێ بکەینەوە ئەی باشترین ئینسان کێیە لە کۆمەلگایە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەنفعهم للناس دێ تۆ ئاوا بیری لێ بکەرەوە ئەگەر ژەمێک ئیسرافت نەکرد خواردنی کەمت لێنا نەک خواردنی کەمت لێنا بە پێی پێویستی خۆت یعنی مهمترین شتەوەیە کە ئەم چێژ لێنەرە ئەم شێفە بەڕێزەی کە لە ماڵەوە چێژ لێنێ بێ معیارێکی هەبێ پێوانەیەکی هەبێ بە پەرداغ لێنێ بە قاپ لێنێ بەچی لێنێ بزانێ کەسێک کە زۆر برسی بێ و زۆریش بخوا چەند ئەخوا با لەوە زیاتر لێنەنێ لەبەر عیبە لەبەر قسەی خەڵکی ڕێنماییت بۆوانەی مەسەن زیاتر بەهار و خەڵک چێتە دەرەوە مەسەلەن ڕەنگە ژەمێک لە دەرەوە نان بخوا بەڵام سێ نوع خواردن لەگەڵ خۆی ئاوا ڕەنگە نەنێکی هەلێ بڕژە هەم ژینگەکە پیس دەبێ لێرەوە دەبێ هەڵی گریمان و بوون ینی هەمووی ئەمە بەشێکە لە کللتورێکی خراپ خۆی ئەمە وەکو عەرزم کردی ینی بۆ خێزان و ناوماڵ باسمان کرد ئێستا فعلەن کاتی سەفا و سەیران و جوونە دەرەوە و گەشت و وزارەکە ئەمە بۆ مسلمانیش دروستە و بۆ کەسێکی غێرە مسلمانیش دروستە و هەر ئەبێ بچێ ینی قورئان لە چەند شوێنێکە ئاماژەی پێکردووە فەرمێتی بگەڕێن بەسەر زەویە ببینن دەسەڵاتی خوا و قودرەتی خوا هەدەف لە چوونە دەرەوەکە چییە بۆیە ئێمە باسی پلانەکەین ئەڵێن لە هەموو شتێکە ئەبێ ئامانج ڕوون بێ لە خواردنە کاچینە سەر سفرە ئامانجەکە چییە تێرکردنی گەدە و مەعیدەمانەوە نیە دەبا زیاتر نەکەین لە چوونە دەرەوە ئامان چییە لە چوونە دەرەوەکە گۆڕینی جەوێکە سیرکردنی جوانیەکانی دەشت و دەوروبەرە وانە لەگەڵ ئەوەشە ئەگەر ژەمێکی خواردنی خۆش بخۆی ژەمێکی خواردن لێرەشا دیسان دووبارە سێ زەرەرەین سێ زەرەری گەورە زەرەرێکی مادی ئەین کە سێ نوع چوار نوع گۆشت دەبین لەگەڵ خۆمانە زەرەرێکی تری تەندروستی ئەدەین کە تەنها ئەخۆین و دائانیشین یعنی لەو سەفرەیە کە بەیانی هەتا ئێوارە پێ ئەچێ سێ جار تۆ نانەخۆی زەرەرێکی تری ژینگەیش ئەدەین کە بەڕاستی ئەوەشی کە لەبەر دەستمانایە هیچی نایەنینەوە دوایی فڕی دەبە و ناوەیە هەبێ ئێمە ئاگامان لەو سێشتە بێ بەڕاستی هەم زەرەری مادی هەم زەرەری تەندروستی هەم زەرەری ژینگەی نەدەین لە چوونە دەرەوەکانمانە ببە خواردنی خۆش بخۆ مناڵەکان دڵخۆش بکە بزانە بە چی دڵخۆشە بن چونکە خێزان بە خواردن دڵخۆش نابێ هەمووی یەکێک لە هۆکارەکانی دڵخۆشی خواردنە یەکێکیان ماوەسا حسان باکەروش و هۆرامی چنیت ئاخیر پرسیارم پێ ئینەشا تابەت کرد و پێ هۆرامانی ڕێنماییت پێ خێزانەکە هەورامانی چکە کاتماکەم منن هۆرامیانە پێیان وڵشێشا پێ مەنتیقە هۆرامانی چکە بە تایبەت چی وەرزەنە زیاتر خەڵک مێمان شاملۆ هات و چۆ هەن مەنتیقی گەشتیارین چنی مامەڵە کەراچنی ئی وەزعی سپاس بەی تۆ طبعا هەورامێکی جەکۆنە وچیان کە هەمیشە صاحب پلان و بەرنامە و ژیوای وێش هابیێنێ با ئێمە هەوراميانە ویرەکەنمەوە واچمی کاکە ها قەدیمێکی ئێمە پێویستە بە هیچ شێوەوە نەبیان یعنی نامێنێ پێشاری واردە بەراوە گرچی و شابیان نامێنێ پێشاری جلو بەرگ بەراوە گرچی و شابیان بڕە چێوی فرەکەمێ کە ئیسە پێڵە بێنێ ڕەنگە هەورامانە نەبا باەمە گێڵمەوە پێی کللتورەیە وێمە ئیکتیفا وێما کەرمێ بەچێش پانەی کە هەن ما مێمانەکەی بەڕێ کەرمێ نەلمێ وێما قەرزار کەرمێ پێیانەی مێمانەوەمە ئاما مێمانەوە ئاما چێش حازر بی ئانەش دەپەنە چونکە وچیان ئاورا مەڵیۆ پەی پێخۆری بزان و چێشاوەڕۆژ حەچی داپەنە وەرۆژ مێمان حەبیبی خوایە و هەورامان چێو لای خەڵک فرە ڕۆژکەرۆنە بە تەوازوع ماچەنی خەڵکی بوو چونکە زوانی وەش جەواردەی وەشی خاستەراپەی مێمانی زوانی وەش مێمانداریە و خاص و خەڵکی کەرمێ بە زوان بە ڕوەی وەشە بە قسێ وەشێ بە ڕێنماییکردەی خاص من ئەجۆم خەڵکو هەورامانی مشۆ پێشەنگ بۆ چێگەنە چونکە تەماشە و چێوەڵی کەرمێ گەورەکامە شێخەکامە مامۆسایەکامە چێوەڵی ئینێ بەڕاستی پێشەنگێ بێنێ
یعنی خەڵک ئامان ڕۆژکردێنە خانەقا و بیاری چاگە گرژەمەوە واردە حازرا کی ئەوراشەوا بلو نانوەرو بێ بەرامبەریش بێ بەرامبەر بەڵێ هەورامان یوبیان چایاگا کە مەطعەم و چێوش کەم چەنە بیان چی کەمش چەنە بیان وەروانەی خانەقاکی بینی مزگەکی بینی فەقیەکی دوێنێ چاگە هەر مێمانەوە ڕۆژکردنەوەگەی مێمان خانە و یاگەکی خانەقا و تەکیەکە بینێ واردە شابیان یاگی وتەی شابیێنە ئیسراحەت پەوچی ئەوڕەما و تێلەش نەبیێنە چەنە ئیسە خەریکا وەردەوەردەی یاگی پێدای باوانی شەڕ بایمە گەڵنەوە پێیا کللتورەیە واڵە و براوە شەویستەکانمان جە هەورامان من ڕێنماییم پێیشمەی ئازیزی نەنەکە بەڕوێ وەشە بە ڕێنماییەوە جوان بە دەم و لەفزە شیرین ڕازگۆیانە و سادقانە پێشوازی و میێمانداری وەنەو ئامێمانە کردێک کە ڕوەکەرا منتیقی ئینە دوێ استیفادەکەری یۆشا پێیوێت دڵوەشنی چونکە خاسێوەت کردن چەنی وەرانوەری یوچا سەربەرزیەوە پێی هەورامانی جارتن ملۆر لێ کۆمەلگای کوردی و ماچە ئەی ڕەحمەت تاتی تا هەورامیەکە چەین تاواتە مێمانداری و ئالما کردێ یەک جارمێ هەورامان کابرا با ئیجارە بە دڵمەڕیایی نەکیان مشۆ ئێمەش پێی وێ ما خێزانەکە مایانەنە تکاکەر و بە وەژیومێ چکە وەژیوای چەنی ئیسرافی گیریانە یۆی فرەوەختە ئێمە قسەی کەرمە سەر و ئیسرافی ئیسراف هەورامانە کەمە بەڵام هیوادارە کە هەر تەمام نەمەنەوە بەنان و دوێەوە ڕۆ تا وێرەگا کابرا تەوەنکاری و درەوەش کردێنە دەباویری کەرمەوە چانەی کاکە ئیسەر ژەمەوە ئەکیادێنەریانەوە بدەمیت پاژەمەیە ئیسراف شتە نەمەکەرە مێمانەوە داما ڕووی وەشەشگارەکە نەگواردەوەش ئینەیە بزانە یاگی وەشە ڕێنمایی وەش قسێ وەشی ڕەنگە واردەی وەشی بریتی نەبوو جە فرە واردەی بریتین جە واردە وەشی تر کەم بۆ فرە بوو وەشکردەی واردەکەی چۆنیەتی ینی چەنی وەشکردەیش چەنی ئانەی کە فرەوەشکەری جیاوازیش فرەفرن ئێمە قسەکی ماسەروی نێنە فرە وەش مەکەرە بەڵام وەشش وەشکەرە چونکە ئەگەر وەشت وەشکرد لەزەت شتەنە بەری ئەگەر ڕۆ دووەشە بیە واردەکەی چت گول بی پینەڵ کردن بەڵام ئەگەر ڕۆی چت گولە بوو واردەکەی چت گول بوو ئانە بزانە کە ڕوێەوە ناشرین و هەورامان نیشان دێنە کە متەئەسفانە و مژنەومەی جارجار ڕفیق و برادری ماملاوە هەورامان و دمایمەیەوە گلەیە ماکەرای شەڵا گلەیە و گازندەیە نازمێ و بە زوانەوە وەش استقبال و میێمانەکەمی دەستۆژ بۆ پێی دەرفەتێ کاکشوانێکیان وڵاو من پێشنیارشمە پێشمە جارجار پێسە تاودێ بە زوانە هەورامانەکە وێمە بڕەجارێ خەڵکیمانەکردن برادرا هاوکاریمانی فرەکەوتێ ویدیا زۆر سپاس بۆ بەڕێز ئیحسان زەڵمی ماسەر لە کارگێڕی سپاس بۆ بەشداریکردنی پرۆژەکانی کۆمەلگای بەخشین بەردەوامی هەیە و لە ئێستاشدا کۆمەلگای پزیشکی بەخشین لە شاری ڕانێکراوەتەوە کە ماوەیەکی زۆرە کار لەسەر ئەم دروستکردنی ئەم کۆمەلگایە دەکەن کە بتوانن لەم ڕێگەی و خزمەتێکی زیاتری هاوڵاتیان بکەن ئەم کۆمەلگا پزیشکیە خۆی لە چەندین بەش و بواری جیاجای پزیشکی دەبینێتەوە کە لە چەندین کلینیکی پزیشکی پێک دێت لەوانە بنەشتەرگەری گشتی وەروەها لە بواری ددان وەروەها لە بواری ژنان و منداڵبوون لە بواری پسپۆری لە بواری منداڵاندا ئێمە لەم تەورێماندا باز لە پرۆژەکە دەکەین و هەروەها باز لەوە دەکەین زانین ئەم پرۆژەیە تا چەند دەتوانێت خزمەت بە ناوچەکە بگەێنێت و هەروەها باز لەوە دەکەین کە بزانین پلانی داهاتویان چێ بۆ گەورەکردنی کۆمەلگای پزیشکی نەخۆش بەخشین لە شاری ڕانیە دەچمە لای میوانەکەم بەڕێز کاک جعفەر فازڵ کارگەری کۆمەلگای پزیشکی بەخشین لە ڕانیە کاک جعفەر سڵای خوارد لێبێ سپاس بۆم دەرفەتە بێمەت بەخشین سپاس دەکەم زۆر سپاس بسم الله الرحمن الرحيم اللهم لك الحمد كما ينبغي لجلال وجهك وعظيم سلطانك سپاس بۆ ئێوە سپاس بۆ پەیامکە ئەو دەرفەتان بەخساندووە بۆ ئێمە مانان و هەروەها سپاس بۆ ئەو ماندووبوونەتان کە ئەرکتان کێشاوە لە مەراسیمی کردنەوەی کۆمەلگای پزیشکی بەخشیندا زۆرتان هەیە ماندووبوونتان هەیە زۆر سپاسان دەکەین ئێمە زۆر سپاس کاک جعفەر دەمەوێت باز لە سەرەتای دروستبوونی ئەم پرۆژەیەمان بۆ بکەی لە کەیەکەوە کارتان لەسەر ئەم پرۆژەیە کردووە کە گەشتوتە ماستە بیرۆکەی ئەم پرۆژەیە دەگەڕێتەوە بۆ چەند ساڵ پێش ئێستا لە 2016 و 17 ئێمە بیرۆکەی کردنەوەی کۆمەلگایەکی پزیشکیمان بەو شێوەمان هەبوو کە لەبەر ئەوەی خەڵکی ئەو مەنتیقەیە هەژارە پێویستی بە ئەو جۆرە کۆمەلگایانە هەیە
بەڵام بەهۆی کۆمەڵە گرفتێکەوە وەکو کۆڕۆنا وەکو ئەو حەسارەی نەدانی موچە ئەوانە و کۆمەڵە گرفتێکی کە وای کرد کە ئەم پرۆژەیە دواوکەوێ بۆ ئێستا. زۆر باش. کاک جەعفەر، هاوکاریەکان چین کە پێشکەشی ئەم پرۆژەیە کرابێت واتە و لایەنانە و کێ هاوکارتان بوو کە ئەم پرۆژەیە بکەوێتە سەر پێی خۆی و بەردەوام بێت؟ بەڵێ هاوکاری ئەو پرۆژە بەخۆی معلومی جەنابتانە پێویستی بە سەرمایەیەک دارایەکی بەهێزێ بوو ئەوەی بتوانێت بکەوێتە سەرکار. معلومی بەڕێستانە ئەو دعمی مادی و دارایی کە ئەو پرۆژەی ئێمە دەستگای خێرخوازی بەخشینە کە تەواوی ئامێرەکان، تەواوی کەلوپەلەکان، تەواوی ئەزیزە طوبیەکان هەر لە سەرەتاوە تا کۆتایی ئەوان دەستگای خێرخوازی بەخشین دعمی ئێمەی کردووە، هەموو ئەشتەکان لەسەر شان و ئەرچی ئەوان بووە. و بەڵێ زۆر باشە. کاک جەعفەر، ئەگەر باز لە ئەو بەشانە بکەین کە لەم پرۆژەیەدا هەیە، باز لەوە بکەین کە بزانین لەم کۆمەلگا پزیشکێدا لە چەند بەش پێک دێت و پسپۆرەکان لە چ بوارێکدا؟ ئەو کۆمەلگای پزیشکی بەخشین لە ڕانیە پێک دێ لە کلینیکی پسپۆران کە لە پسپۆڕی ژنان و منداڵان پێک دێ و لە پسپۆڕی منداڵان و گەشەی منداڵ پێک دێ و هەروە لە ڕۆماتۆلۆجی پێک دێ و هەروە دکتۆری نەشتەرگەری و دکتۆری قورگولوت و گوێ هەیە و کلینیکی دیکەشمان هەیە کە بریتە لە کلینیکی ددان ئەویش لە کۆمەڵە دکتۆرێک سەرپەرشتی دەکەن و هەروە لە چەند بەشێکیش پێک دێ بەشی سەیدەلیە و بەشی تاقیگا و بەشی تەختیت و تەداوی و ئەو یەکانە و لە کۆمەڵەیەکەیەکی دیکەش پێک دێ کە جۆرا و جۆرن ئەوانیش بۆ خزمەتی هاوڵاتیان و نەخۆش و ئەو مڕاجعانەی دێنە ئەو کۆمەڵگایە کردومەتمانەوە. دەکرێت ئەم کۆمەڵگایە بێتەوە ئەوەی کە نەخۆش بۆ چارەسەری پزیشکیەکان ڕوو لە پارێزگاکان نەکات و بتوانێت بەشێک لە نەخۆشەکان لێرە لەم کۆمەڵگای پزیشکیدا چارەسەر وەربگرن؟ وڵایی ئەو پرسیارە ڕاهەندێکی جۆرا و جۆری هەیە. بۆیە دەکرێت بڵێین بە جۆرێککە بڵێین ئەو کلینیکیە دەستبارێکە، هاوکارێکە، پردێکە لە بینی نێوان هەژار و دەستگای خێرخوازی بەخشیندا هاوکاریە بۆ ئەوەی بتوانێت کەمێک مەعاناتی سەر هاوڵاتی کەم بکاتەوە بۆی بتوانێت ئەو ڕاچێتی کە لە دەرەوە بە 10,000 دینارە لای ئێمە بە 30,000 دینارە و ئەو دەرمانی کە لە دەرەوە کوالیتێکی هەیە ئێمە دەرمانەکەمان کوالیتیە و دەرچووە جگە لەوەش سعریشی گونجاوە و هەروەها ئەو تاقیگە و فەحس و مختبەرانەی کە ئێمە هەمانە کوالیتێکی بەرزیان هەیە و هەروە ئامێران زۆر پێشکەوتون بۆیە ئێمە بەخشین توانیویەتی بە جۆرێک لە جۆرەکان هاوکاری نەخۆش بکە کە کەمتر پێویستی بە دەرەوە هەبێ، بەڵام هەندێک یەکەشێ هەندێک نەخۆشی شێ بە ناچاری دەبێت لە ڕانی چارەسەر ناکرێت دەبێت بچێتە دەرەوەی ڕانیە. زۆر باشە. ئەو پزیشک و پسپۆرانەی کە لەم کۆمەڵگایەدا هیچ دەکەن هەل لە ناوڕانی یاخود لە دەرەوەی شاریش پزیشک و پسپۆری دیکە دێنە ناو کۆمەڵگا پزیشکێکەوە؟ ئەو کۆمەڵە پزیشکەی لای ئێمە بەوە ناسراون کە دەستپاکن، شارەزان و هەروەها جگە لەوەش شارەزاییەکی ناوازیان هەیە و ئەو کارمەندانی کە لەو کلینیکە وەرگیراون شارەزایەکی باشیان هەیە و بە سەلیقەن مهرەبانن بەوە بەخشین جا دەکرێتەوە لە یەکە و لە کۆمەڵگاکانی دیکە کە بە سەوز و مهرەبانن کە شارەزایەکی باشیان هەیە. ئەوە زۆری ناسینەوەی ستافی کۆمەڵگاکانی بەخشینە. زۆر باش. کاک جەعفەر، لەم کۆمەڵگا پزیشکێدا بەشێکتان هەیە بەشی نەشتەرگەری گشتیە ئەگەر زانیاری کەم ڕاست بێت، ئەم سەبارەت بە چی ئەم نەشتەرگەری گشتیەوەتە چ جۆرە نەشتەرگەرێکی تێدا ئەنجام دەدرێت؟ ئەو دکتۆرە لای ئێمە دادنیشی نەشتەرگەری گشتیە، بەڵام ئێمە ساڵەی عملیاتمان نییە، بۆیە ئەو نەخۆشانەی کە پێویستیان بە عملیاتە یان گرفتێکی تەندروستیان هەیە پەیوەستە بە تەخەسوسی جەنابیانەوە، ئەو لای خۆ تەشخیصی دەکا، عیلاجی دەنووسێ و ئەگەر پێویستی کرد
لە خەستەخانەی حکومی بە ئەمەلیاتەکەی بۆ دەکات کەواتە کار ئاسانیشی بۆ دەکات دکتۆر نەشتەرگەری گشتەکە. زۆر باش ئێوە بە دروشمی لای ئێمە دڵنیاتری دەستان پێ کردووە لەم بارەوە چ پامێکت هەیە بۆ هاوڵاتیان کە ئەم کۆمەلگا پزیشکی دەتوانێت دڵنیایی زیاتر بداتە نەخۆشان کە ئینشاءڵڵا نەخۆشێکی وا ناوێت هەموو کەس لە شاغ بێت و کەمتر ڕوو دەکەن ێرە بەڵام دڵنیایی دەدەنەکەوەی کە تەواوی ئەو کوالەتی و ئەو ئامێرانی لە بەردەستانایە پێشکەشی نەخۆشەکانیان بکەن لەم کۆمەلگایەدا. بە دڵنیاییەوە دروشمەکانی کۆمەلگاکانی پزیشکی بەخشین بە نەخۆشخانەی بەخشینیشەوە لای ئێمە دڵنیاتری بە دڵنیاییەوە ئەو کەسەی دێتە لای ئێمە کە لە سەرەتا باسم کرد بە پێشوازیەکی گەرم بە زۆر بەڕێزەوە پێشوازی لێ دەکرێت ئەوە گرینگە. دووەم ئەو پستافەی کە لەو کۆمەلگایانەدا ئیش دەکەن خەڵکی شارەزان بەڕێزن و لە ڕووی تەکنیکی و لە ڕووی ئامێرەکانی ئامێری زۆر پێشکەوتون و سعیشان گونجاوە وا لە نەخۆشەکە دەکا کە پێی بڵێین لای ئێمە دڵنیاتری هەم لە ڕووی کوالیتی و هەم لە ڕووی دڵنیاییەوە دڵنیایی دەدا بە نەخۆش بە هاوڵاتیان بە جەماوەرەکە کە بە تەئکید لای ئێمە دڵنیاتر دەبێت. زۆر باش کاک جعفەر لەم قەیرانی دارایی و لەم بارودۆخی ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە تەواوی هاوڵاتیان هەرێمی کوردستان گرنگی بە شتانێک دەدەن کە نرخیان هەرزان بێت چ لە نەخۆشخانەکان بێت یاخود لە بوارەکانی دیکەدا بێت. ئێوە کارێکتان کردووە کە نرخێکی هەرزان هەبێت کە نەخۆش بتوانێت لەم قەیرانەدارەیە ڕوو لە ئێوە بکات و ئەو پارە زۆری کە لە نەخۆشخانەکانی دیکەدا هەیە سەرفی نەکات بتوانێت ئێوە چارەسەر وەربگرێت. بە دڵنیاییەوە ئەو دەرمانانەی کە لای ئێمە هەن داشکاندنیەکی یەکجار زۆریان بۆ کراوە کە لە هیچ شوێنێکدا ئەو داشکاندە نییە. ئەوەی گرنگە و هەروە ئەو فەحس و ئامێرانەی لە تاقیکەدا کە نەتیجەکان دەدەنەوە ئەوان داشکاندنیەکی یەکجار زۆریان بۆ کراوە لە ئەشیعەدا لە تەختیددا لە تەواوی ئەو یەکە و خزمەتگوزاریانەی کە دەیگەێنین بە نەخۆش تەواو داشکاندنیان بۆ کراوە. ئەو داشکاندنە شوار لە نەخۆش دەکا کە بەشێک لە ئەرکی سەرشان کەم بێتەوە بەشێک لەو پارەی کە بە هەدەر دەدرێت لەلایەن خەڵکێکەوە کە بازار دەخۆزنەوە لای ئێمە ئەو گرفتە نییە لای ئێمە دڵنیایی دەدێن هەم لە هەرزانی هەم لە داشکاندن هەم لە پارێکی بەرز بۆیە بە تەئکید دڵنیایی دەدەین بە هاوڵاتیانی دەبەری ڕاپەڕین و لە تەواوی کۆمەڵگەکانی تری بەخشینیشدا بەوە ناسراوە کە سعرەکانیان نرخەکانی دەرمان نرخەکانی تاقیگان نرخەکانی یەکەکانی ئەشیعە نرخەکانی تەواوی یەکە خزمەتگوزاریەکان داشکاندنیەکی یەکجار زۆریان بۆ کراوە بۆیەش خەڵک ڕوو لە یەکە و کۆمەڵگەکانی بەخشین و نەخۆشخانەکانی بەخشینەکە بووەتە هیوایەک بووەتە ئەمەلێک بۆ ئەو گەلە بۆیە لە زۆربەی شوێنەکانی دیکەشەوە دەیانەوێت ئەو کۆمەڵگایانە لە ناوچەکانی دیکە کە ئەو خزمەتگوزاری بەخشینی پێنەگەیشتووە بکرێتەوە بۆیە خەڵک زۆر بە سینگفراوانیەوە ڕوو لەو کۆمەڵگا پزیشکانە دەکا کە خەیرین بە تایبەتی پێشم خۆشە هەلو دەرفەتە پێتان بڵێم ئێمە وەکو کۆمەڵگای پزیشکی بەخشین کە ئێمە لە ئێستا ستاپێکین وامان زانیوە ئێستا لە زۆر ناوچەکانی کوردستاندا کە کۆمەڵگای کە نەخۆشخانەی بەخشین کراوەتەوە کۆمەڵگای کۆمەڵگاکانی پزیشکی بەخشین دەکرێتەوە خەڵک چاوی لێ ئێمە کردووە کە نرخی یەکەکان نرخی کلینیکەکان نرخی دەرمانەکان نرخی یەکەکانی خزمەتگوزاری دابشکێنی کەواتە ئێمە بووینە پێشەنگ لە کوردستان کەوە نرخی تەواوی یەکە و کەل و خزمەتگوزاریەکان بۆ نەخۆش دابڕێزێ کەواتە ئێمە لەو بەشەیدا توانیمانە بینە مای خێر بۆ میلەتەکەمان سەرەڕای یەکەکانی خۆمان یەکەی پزیشکی خۆمان و یەکە تەندروستەکانی خۆمان خەڵک چاو لێ ئەمە دەکا ئێستا الحەمدولله ئەوەش بووەتە دڵخۆشیێک بۆ هاوڵاتیان. زۆر باشە کاک جەعفەر کە من هاتمێرە چەند خۆشبەختانە چەند کارمەندێکی گەنج بنی لێرە کار دەکەن ئەم جۆرە کردنەوەی نەخۆشخانە و کۆمەڵگەی پزیشکیانە تا چەند دەبێتەوە مایەوەی کە هەلی کاریش بۆ بەشێک لە گەنجان بڕەخسێنرێت. بخۆت دەزانی قەیرانێکی دارایی گەورە لە هەرێمی کوردستان کردووە خەڵکێکی زۆر لە زانکۆ و مەعهەدەکان و لە خوێندنگاکان دەردەچن تەعین ناکرێن بۆیە ئەو کۆمەڵگای ئێمەش وای کردووە کە بەشێک دەرفەتێک بۆ ئەو گەنج و دەرچوانە بکاتەوە الحەمدولله توانیمانە بەشێکی باش لەو خەڵکە جێگیان بکەینەوە
و لێشی ڕازی بن کە بە مقابلە و بە یەکەی زانستی مقابلە کراون و الحەمدولیلا بتوانیمانە هیوایەک بۆ ئەو دەرچوانش یان دەرفەتێکی کاریان بۆ بەڕەخسێنین کە ئەو گەنجانش بەشێکن کە جەنابەت دیون لەو دەرچوانە کە دەرفەتێکی کاریان دۆزیوەتەوە لە کۆمەڵگای پزیشکی بەخشی نازانین ژمارەیان چەند کەسن لەم ژمارەی ئەو کارمەند و پەرستیاری زانکۆ و تاقیگە و کۆی گشتی نزیکەی کارگێڕیەکانەوە لە سەروی 25 کەسەوەیە ئەو کارمەندانەی کە لێرە کار دەکەن. زۆر باش. کاک جەعفەر دوا پرسیاری خۆم ئاراستی بەڕێز بکەم، ئێوە پلانی دیکەتان چییە بۆ گەورەکردنی پرۆژەکەتان و زۆرێک لەوانەیە هەوڵاتان برسن ئایا داهاتی ئەم نەخۆشخانانە چی لێ دێت ئەگەر باسیەکی وەشمان بۆکەی بە کورتی؟ وەڵای پێم مادام ئەو پرسیارەت ئاراستی ئێمە کرد، ئەمەش بە دەرفەتی دەزانم ئەو ڕوونکردنەوەیش بدەین داهاتی ئەو خەستەخانەیان ئەو یەکە ئەو کۆمەڵگە پزیشکیانە و بەخشینی سلێمانیشەوە کە ئەو داهاتە لە سێکتەری خۆیدا سەرف دەکرێت، یعنی پەرە بە بواری خۆی دەدرێت. ئەگەر ئامێرێک ئەگەر ئامێرێک پێویست بوو لە یەکەکاندا لە نەخۆشخانەکاندا پێویست بوو بەو پارە و بەو داهاتە ئامێرێک پێشکەوتوتی پێدەکڕێت ویان دەخرێتە سندوقی تەندروستی بەخشینەوە، کەواتە ئەو داهاتەی کە لە کۆمەڵگە پزیشکانی بەخشین لە ناوچە کوردستانیەکان لایەن لە نەخۆشخانەی بەخشینی سلێمانیەوە داهاتەکە بۆ سندوقی تەندروستی بەخشینە پەرە بە بواری تەندروستی دەدرێت لەو یەکەیدا. ئەو سندوقە وەقف معلومی جەنابتانە کە مصطلحێکی ئیسلامی ینی ناکرێت بۆ سێکتەرێکیکە بەکاربهێنی، پەرە بە بواری تەندروستی دەدرێت بۆ ئەوەی زیاتر تەندروستانەتر خزمەتی هاوڵاتیان بکرێت. بۆ دووەم پرسیاریش پێ ئاراستت کردم، ئێمە تۆموحمان هەیە لە شاری ڕانیە بە هەوڵ و هیمەتی ئەو برا بەڕێزانە و دەستگای خێرخوازی بەخشین و ئەو برا بەڕێزانی کە بوونە پاڵپشت بۆ ئێمە کە ئەو بیرۆکەیان تەڕح کرد. ئینشاءڵڵا لە داهاتوودا بتواندرێ ئەو کۆمەڵگە پزیشکی بەخشینە بکرێتە نەخۆشخانەیەکی پێشکەوت و وەکو سلێمانی یان وەکو شوێنێک کە خزمەتی هاوڵاتیانی دەبەری ڕاپەڕینی پێ بکرێت لەبەرەوەی بە دەرفەتی دەزانن شاری ڕانیە لە سەتا حەوتای ئەو شارە وێران کراوە، تەڕحی کراوە، تەبعیس کراوە، لە وەردوگا زۆرە ملەکاندا جێگیری کراوە. ئەو خەڵکە هەژارە، ئەو خەڵکە بێموچەیە، بۆیە کردنەوەی ئەو جۆرە یەکە خزمەت گوزاریان بە سعری گونجاو و هەرزان پرۆژەیەکی خەیریە، ینی پێویست دەکاوە زۆر زیاتر لەو یەکانە بکرێتەوە. بۆیە بەڵێ نیەتمان هەیە لە داهاتوویەکدا ئەگەر خوا موافقی کردین سەرکەوتو بووین ئەو کۆمەڵگا پزیشکە بەخشینە بکەینە نەخۆشخانەیەشی سەرکەوت و مۆدێرن کە خزمەت بە دەبەرەکەمان بکات. زۆر سپاس بۆ بەڕێز کاک جەعفەر فازڵ کارگەری کۆمەڵگای پزیشکی بەخشین. سپاس کە میوانی بەرنامەکەمان. ئێمەش سپاسی ئێوە دەکەین، زۆر سپاس کارێکتان کێشا، ماندوو بوون لە سلێمانی هاتوون، ماندوو بوون کە لە سیمینارەکە و لەکردنەوەکەی بەشدار و هەروەها من لێرە دەرفەتیشی دەزانم سوپاسی هەموو ئەو خوشک و برایانە بکەین کە بە وشەیەکیش بەشدار بوون لە سەرخستنی ئەو پرۆژەیەدا، بە تایبەتی برایانی مەڵبان، بە تایبەتی ستافی مەڵبان، بە تایبەتی دەستگای خێرخوازی بەخشین ستاف کاکمەلا ئاری و دەستگای خێرخوازی بەخشین بەگشتی کە بە تەواوی دەعمی مادی و دارایی ئەو ڕۆژەی کردووە. سوپاسی هەمووتان دەکەین، خوا موفقتان کە. زۆر سپاس. زۆر سپاس، زۆر بەخێر بێ. بەڵازان دەستگای خێرخوازی بەخشین بەدەل لە کارە خێرخوازیەکانی لە بواری پێشکەشکردنی بە هەژاران و هەروەها بێنازان بێباوکان پرۆژەی دیکەشی هەیە، ئەویش پرۆژەکانی تەندروستیە کە لە نەخۆشخانەکانی بەخشین لە پارێزگای سلێمانی، لە پارێزگای هەڵەبجە و هەروەها لە پارێزگای لە قەزای کەلار چەندین پرۆژەی خزمەتگوزاری دیکەیان هەیە کە لە بواری تەندروستیدا پێشکەش بە هاوڵاتیانیان دەکەن و بە شایەتی بەشێکی زۆری لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ناوچانەی کە باسم کرد شایەتی ئەو دەدەن کە ئەم کۆمەڵگا پزیشکی و ئەم نەخۆشخانانە خزمەتێکی زۆری ناوچەکانیان کردو، هەم لە ڕووی کوالیتی و هەم لە ڕووی نرخەوە کە توانیویانە خزمەتێکی باش بە هاوڵاتیانی ئەو سنوورانە بکەن. لەگەڵیشیدا دەستگای خێرخوازی بەخشین هەتاوەکو خێرخوازان بەردەوام بن هاوکارەکانیان پێشکەش بە دەستگای خێرخوازی بەخشین بکەن، دەتوانن زیاتر پەرە بەم پرۆژانە پرۆژە تەندروستیەکان بدەن.
بۆ قسەکردنی زیاتر لەسەر پرۆژە گشتیەکان وەروەها باسکردنی پرۆژەکانی خێرخوازی دەستگای بەخشین لە ڕانیە میوانێکی دیکەم دەبێت بەڵام سەرتا دەچینەوە ناو پرۆژەکە کە دەستمۆلای ڕێناس بزانین زانیاری زیاتر لەسەر پرۆژە کۆمەلگا خێرخوازیەکەمان بۆ باس بکات. تا ئێستا هاتووی بەم شێوەیە بۆ ئومێد دەکەین ئینشاءالله فراوانتریش بێ وە لە شوێنانی تریش وە لە جێگای تریش طموحی ئەوەمان هەیە و خەڵکیش داواکە بۆیە داوای دوعای خێرمان لە هەموو لایەکە خی پەروەردگار تەوفیقی هەموو لایەک بە دووبارە بە خێراتنی هەموو لایەکانەکەم خی پەروەردگار بە خێرتان بهێنێ و بە خێرتان بەرێتەوە ئینشاءالله وصلى الله وسلم على سيدنا ونبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون. بەڵازان گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانێکی دیکەم لەسەر کار و پرۆژە خێرخوازیەکانی دەستگای بەخشین لە سنووری ئیداری ڕاپەڕین و لە ڕانیەدا بزانین بەدەر لە بواری تەندروستی دەستگای بەخشین چ جۆرە خزمەتگوزاری چ جۆرە هاوکارێکی پێشکەش بە چینە جیاوازەکانی کۆمەلگای ئەم ناوچەیە کردووە. دەچمە لای بەڕێز کاک دکتۆر ڕزگار قادر بەرپرسی مەڵبەندی پێنجی ڕانیەی کۆمەڵی دادگەری کوردستان کاک دکتۆر زۆر بەخێر بێت. سپاس بۆم دەرفەتە. زۆر سپاس بۆ ئێوەش. کاک دکتۆر بە شێوازێکی گشتی دەستگای بەخشین و کارە خێرخوازەکانی تا چەند خزمەتی کردووە بە ناوچەکانی دەڤەری ڕاپەڕی لەم ناوچەیەدا. بەڵێ. بنای خۆی بەخشندەی میرەبان سەرەتا سپاس بۆ حزوری جەنابتان و بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە. لە ڕاستیدا ئەمە سپاسی خۆی پەروەردگاری لەسەر دەکەین لە هەمان کاتژە باشی سەرشانی خۆمان دەزانین وەکو کۆمەڵ و کۆی ئەو ڕایەڵانە و ئەو دام و دەستگانەی کە کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوودا و کۆمەڵی دادگەری ئێستا بوویەتی لە ڕابردوودا توانویەتی لە ڕووی خێرخوازیەوە دەستێکی خێر بێ بۆ کۆی ئەو خەڵک لە سنوورەکە لە خەڵکی کەم دەرامەت لە خەڵکی ژیان سەختەوانەی کەوا بەدەستی ژیان سەختیەوە دەناڵێنن. جا یەکێک لە دامەزراوە فەرمیەکانی کۆمەڵ بریتە لە دەستگای بەخشین لە ڕاستیدا دەستگای بەخشین لە ڕابردووشدا توانویەتی ڕۆڵی ئەکتیڤ و کارا ببینێت لە زۆر بوار و سێکتەردا لە دروستکردنی خان و بەرە بۆ کۆمەڵک لەو خەڵکانی کە بێلانەوە بێخانان لە هەمان کاتیشدا بۆ لە هاوکاریکردنی خەڵکانی کەم دەرامەت و نەخۆش و لە خەڵکانی بێباوەک ژمارەیەکی زۆر لە خەڵکی بێباوک و بێنازان ئەوانەی کە دەتوانین پێیان بڵین نازداران لای ئێمە نازیان دەکێشێت کە لەوانەیە بە ڕووداوی زۆر ناخۆش لە ڕابردوودا ببێتە هۆی گیانەدەزانی باوکیان و ئێستا بێنازی باوکیان بەڵام دەستگای بەخشین و کۆی ئەو خەڵکە خێرخوازەی سنوورەکە کە لە دەوری پرۆژەی کۆمەڵدا خۆی دەبینێتەوە دەستێکی خێر بوون بۆ ئەوی کەوا دەست بەسەر ئەو نازارانەدا بێن و نازی باوکیان بۆپڕکەنەوە لە ڕووی کۆمەڵی خزمەتگوزاری تر لە سێکتەرەکانی کە وەکو کۆمەڵی تالاسیما وەکو ژینگە پارێزان وەکو کۆمەڵێک لە ئەو خەڵکانەی تر کە پێویستیان بەدەست یاوکاری بووە دەستگای بەخشین توانوێتی لە ڕابردوودا لایەن بەلادا بکاتەوە و پرۆژە خزمەتگوزاریەکانی بە ئەندازەیەک بگەێنێتە سنوورەکە. زۆر باشە. لە ئێستاشدا ئەم پرۆژە نوێی کۆمەلگای پزیشکی بەخشین لە شاری ڕانیەکە کراوەتەوە ئەمە تا چەند خزمەت بە هاوڵاتیان دەکات لە نرخێکی هەرزان لەو کوالەتیانی کە هەیەی دەتوانێت خزمەت بە هاوڵاتی ناوچەکە بگەێنێت؟ گومان لەوەدانە ئێمە لە ڕاستیدا زۆر دەمێکە لە بێری ئەوەداین کە لە ڕووی سێکتەری تەندروستیەوە خزمەتێک بە هاوڵاتیانی سنوورەکە و دەڤەرەکەمان بکەین کە خۆمان هەمومان هەست بۆ دەکەین کە سێکتەری تەندروستی لە کۆی کوردستان بەرە و بە ئەندازەیەکی زۆر بەرەو داڕمان دەچێت بەرە و بێخزمەتگوزاری دەچێت ئەوەی کە کلێنەکەی پڕکردێتەوە بریتە لە کەرتی تایبەتی سێکتەری تەندروستی بەڵام ئەوەی کە جێگەی شانازیە جێگەی خۆشحاڵیە بۆ ئێمە ئەوەیە کە کردنەوەی کۆمەلگایەکی ئاوا بە کوالیتی بەرز و بە نرخی هەرزان دەتوانێت بەڕاستی تەنها چاوی لەسەر خزمەتگوزاری تەندروستی بێ لەسەر تەندروستی خەڵک بۆ ئەوەی کەوا خەڵک دەستی بگاتە خزمەتگوزاری تەندروستیەکان بە هەم بە کوالیتی باش هەم بە نرخێکی هەرزانیش لەگەڵ ڕێزمان بۆ کۆی ئەو پرۆژە خزمەتگوزاری تەندروستیانەی تر کە لە کەرتی تایبەتدا کار دەکەن بەڵام لە ڕاستیدا بەهۆی بەرزی نرخیانەوە خەڵکێکی زۆر لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لێیان بەهرەمەندی لیان بێبەش لە خزمەتگوزاریەکانیان بێبەشن ومێد دەکەین کەوا لە کۆی بوارەکانی تردا خەڵکان یعنی خەڵکی تر ئەوانەی کەوا لە کەرتی تایبەتدا خزمەت بە بواری تەندروستی دەکەن بتوانن وەکو هاوشێوەی پرۆژەی خێرخوازی کۆمەلگاکانی بەخشین لە کوردستان بەتێکرا
لایەک بەلای خەڵکی فەقیر و هەژاردا بکەنەوە لە ئاستی داهاتی تاکە کەسی ئەو خەڵکە خزمەتگوزاریەکی باشیان پێشکەشکەن بۆی بتوانن هەموو ئەو خەڵکانێکەوە پێویستیان بە خزمەتی تەندروستیە بتوانن دەستیان بگاتە ئەو خزمەتگوزاریانێکەوە لە کلینیکەکاندا ئەنجام دەدرێت. گومان لەوە دانیە کە هەمومان هاوبەشین لەوەی کە پێویستمان بە خزمەتگوزاری تەندروستیە. هاوڵاتی کاتێک کە تاچێک لە خێزانەکەی منداڵەکەی یاخود کەسێک لە خێزانەکەی ناساغ دەبێت هەموو تواناکانی خۆی بەخەرجدا بۆ ئەوەی جارێکی تەندروستی بۆ بجێڕێتەوە. بۆیە زۆر جار هەیە لە پێناوی گێڕانەوەی تەندروستی بۆ ئەو تاکەی خێزانی کە خۆی خسۆتە ژێرباری ئەرکێکی زۆر قورسی داراییەوە. بەڵام خۆشبەختانە کۆمەلگاکانی پزیشکی بەخشین و نەخۆشخانەی بەخشین و خزمەتگوزاریەکانی دەستگای بەخشین لە بواری تەندروستی وای کردوەکەوە هاوڵاتی هەست بۆ باگرانیە نەکات هەم بە کوالەتی بەرز خزمەتگوزاری پێشکەش بکرێت هەم نرخەکەشی گونجابێ لەگەڵ داهاتی تاکە کەسیدا ئەو پەڕی جێگەی خۆشحاڵیە ئینسان بەڕاستی لە ئاستی خۆیەوە هەست بە خۆشحاڵی هەست بە سەربەرزی دەکات. زۆر باشەکان دکتۆر هاوکاریەکانی خێرخوازان تا چەند پاڵنەرێکی باشە بۆی کە ئەم پرۆژانە پەرە پێ بدرێت و گەورەتر بکرێن هەڵبەتە ئەگەر هاوکاری خێرخوازان نەبێت ناتوانێت ئەم پرۆژانە ئاو بمێنەوە ئەوەی کە گرنگیشە ئەو هاوکاری و ئەو دەستگای بەخشین کە پێشکەشی کردووە توانیوێتی بەتابێت لەم جۆرە پرۆژانەدا هەلی کار بۆ زۆرێک لە گەنجان بڕخسێت ئەمەش جێگەی دڵخۆشیە کە لەوانەیە لەم قەیرانی دارایی و نەبوونی دامەزراندنەدا بەشێکی زۆر لە گەنجان بتوان لەم ڕێگەیەوە کارێکیان دەست بکەن. زۆر ڕاستە بە حکمەوەیکەوە کۆی پرۆژەکانی دەستگای بەخشین پاڵپشە داراییەکانی لە ڕێگەی خێرخوازانەوە دابین دەکرێت بێگومان پاڵپشتی دارایی زیاتری خێرخوازان بۆ ئەو پرۆژانە وا دەکات کەوا دەستی ئەو دەستگایە بکاتەوە بۆ ئەوی کەوا خزمەتگوزاریەکانی بە شێوەیەکی فراوانتر پێشکەش بکات. ئێمە خۆزگەمان دەخواست لە بێەوەی کەوا کلینیکێک لە ساڵی 2021دا لەو دەڤەرە پێشکەش بە هاوڵاتیانەوە دەڤەرە بکرێت خۆزگەمان دەخواست 5 ساڵ بەر لە ئێستا نەخۆشخانەی بە نەخۆشخانەیەکی گەورە پێشکەش بە خەڵکی بکەین و ئەمڕۆ دەواازەمان کردایەوە بۆ ئەوی کەوا کۆمەڵگایەکی نەخۆشخانە پزیشکەکان بە کۆی ئیختصاسە جۆرا و جۆرەکانمان کردایەوە نەکە ئەمڕۆتەنە کۆمەڵگایەکی کلینیکی بەخشین کە ئەوەش بەڕاستی هەنگاوێکە ئومێدمان وایە کە لە داهاتوودا ئینشاڵڵا بەرەو ئەوە هەنگاو بنێ. بۆیە پاڵپشتی دارایی کۆی خێرخوازان بۆ دەستگایە وا دەکات کە دەستگایەکە لە توانای دابێت هەنگاوی چاکتر بنێت و هەنگاوی دوێرانەتر بنێت بە ڕووی هاوڵاتیاندا. لەبەرەوە لە لای خۆمەوە دووپاتی وەرەکەمەوە کە کۆی ئەم خێرخوازە بەڕێزانێکەوە خۆی پەروەردگار دەروی لێکردنەوە لە ڕووی داراییەوە چاویان لەسەر ئەو پرۆژانە بێت کە پرۆژەی خزمەتگوزاری خێرخوازی بەحتن و پوختن پێشکەش بە کۆمەلگا دەکرێن زیاتر بتوان پاڵپشتی داراییان بکەن. زۆر باشم کاک دکتۆر ئێوە پاڵپشتەکانتان چین لەم جۆرە پرۆژانەدا ئێوەکو بەرپرسی مەڵبەند وەکو کۆمەڵی دادگەری هەنگاوتان چییە کە ئەم پرۆژانە گەورەتر بکرێن یاخود پەریان پێ بدرێت بەدەر لەم ناوچە یاخود لە ناوچەکانی دیکەش بێت کە هاوڵاتیان تێدا سوودمەند ببن؟ بەڵێ ئێمە لە ڕاستیدا وەکو کۆمەڵ وەکو سنوورەکەش لە سنووری ڕاپەڕین کە مەڵبەندی پێنج کۆمەڵی دادگەری لەو سنوورەدایە هەوڵمان داوە لە هەموو ڕوویەکەوە ئەوانەی کە لە تواناماندا ئەو توانانێک کە لە بەدەستماندایە چ توانە لۆجستیەکان بێت چ توانە مرۆیەکان بێ چ تواناکانی ئەو دام و دەستگانە بێ کە کۆمەڵ خاوەندارێتیان دەکا لە خزمەتی ئەو جۆرە پرۆژانەدا خەرج بکرێ و پاڵپشتی تەواویان کەین بۆ ئەوەی کەوا ئەو جۆرە پرۆژانە هەم دابمەزرێن هەم سەرکەوتنیش بەدەستێنن. ئێمە بۆ ئەو بابەتە لە ڕاستیدا خۆمان زیان نەکرد بۆ لە کۆی ئەو بەڕێزانێکەوە کوستافی خەریکیکردنەوەی ئەو کۆمەلگایە بوون پێمان وا بووکەوە ئەرشی سەرشانی هەرێکێکمانە بە کۆی ئەندام و دۆست و لایەنگرانەوە بە کۆی مەڵبەندەیەکێک لە کارە هەرە سەرەکیەکان و هەرە گرنگەکانی خۆمانمان دەزانی بەڕاستی وامان دەزانی کە ئەمە یەکێک لەو کارانێک کە پێویستە تا توانای خۆمانی تێدا بەخرج بدەین بۆی کە بتوانین ئەو کۆمەلگای هەرچی زووە لێرە بکرێتەوە هەنگاوی زیاتریش پێ بڕین لە داهاتوودا بە پشتیوانی خۆی پەروەردگار بە کۆی ئەو توانانێک کە لە بەردەستماندایە ئەمە سوپاسی خۆی پەروەردگاری لەسەرەکەین کە لە سنوورەکە خاوەنی کۆمەڵێک توانای زۆر باشین خەڵکێکی قاعدەیەکی جەماوەری باشمان هەیە لە سنوورەکە و خەڵکێکی زۆریش لە ڕووی جەماوەریەوە متمانەی بە کۆمەڵی دادگەری هەیە و بە کاراکتەرەکانی کۆمەڵی دادگەری لە سنوورەکەدا هەیە بۆیە دەتوانین بڵین ئەو متمانەیە و ئەو توانە مرۆیی کە لە بەدەستماندایە بتوانین بخێنە گەڕ بۆ
بڵێن پرۆژەی خزمەتگوزاری هاوشێوە و لە بوارەکانی تریژدا چونکە تەنها سێکتەری تەندروستی لە ڕاستیدا ئێستا سێکتەری تەندروستی یەکێکە لە بوارە پێویستەکان بوارەکانی تریش بواری پەروەردە پێویستمان بەوەیە کە ئێمە سوپاس بەخوای پەروەردگار لێی دانەبرایم کۆمەڵێک دامەزراوەمان لە ڕۆوە دامەزراندووە هەیە کار دەکاو لە هەمان کاتیشدا لە بوارەکانی تری کۆمەڵایەتیدا لە بوارەکانی تری داراییدا لە زۆر بواری تردا ئێمە بەڕاستی پێویستمان بەوەیەکەوە ئەو دەستمان بۆ کۆمەلگای خۆمانەوە بێ و خزمەتی تاکەکانی کۆمەلگاکەی خۆمان بکەین بەوەی کە چی لە تواناماندایە بتوانین پێشکەشی بکەین بواری تەندروستیش بێچێک لە بوارە هەرە گرنگەکان دەزانین بۆیە سپاس خۆی پەروەردگاری لەسەرکەین کە کۆی تواناکانی خۆمانمان لەو بوارەدا بەخەرساوە زۆر باش کاک دکتۆر دوان پەیامت چییە بۆ کارمەندان و بەڕێوەبەرانی ئەم کۆمەلگا پزیشکی وەروەها پەیامێکیش بۆ خێرخوازان بەڵێ من هیوای سەرکەوتن بۆ کۆی ستافی بەڕێوەبەرایەتی و کارمەندانی ئەو کۆمەلگە پزیشکیە دەخوازم و پیرۆزبایی لە هاوڵاتیانی سنوورەکە و دەڤەرەکە دەکەم بۆی کەوا دەواازەیەکمان کردۆتەوە بۆی کەوا لە سێکتەری تەندروستیدا خزمەتێک بە کە شایستە بێ و لە هەمان کاتیش لە ڕووی کوالیتیەوە لە هەمان کاتیشدا گونجاو بێ لەگەڵ داهاتیاندا پێشکەش بە خەڵکەکە بکەین ئومێد دەکەین ئینشاءالله بتوانن کۆی ئەو خەڵکە سوودی لێ ببینێ و هیوای سەرکەوتن بۆ ئەو پرۆژە خێرخوازیە تەندروستیە دەخوازین ئومێد دەکەین ئینشاءالله بتوانێت لە نزیکترین کاتدا پەرەی پێ بدرێ بتوانێت هەنگاوی باشتری پێ ببڕدرێت بگاتە قۆناغیکردنەوەی نەخۆشخانەیەکی شایستە لە سنوورەکە چونکە بە تاکید خەڵکی ئەو دەڤەرە لە ڕووی قوربانیدان و لە ڕووی دڵسۆزیان بۆ نەتەوە و دین و بۆ نیشتیمانەکەی خۆیان شایستەی ئەوەن کەوا خزمەتیان بکرێت ئومێد دەکەین ئینشاءالله بتوانین لە داهاتوودا ئەم ستافە بەڕێزە فراوانتر بکرێت کارەکانی و بە تاکیدی شەکو پێشیش ئاماژەمان پێکرد شایستەی خزمەتگوزاریەکانی وە فراوانبوونیشی وابەستەیە بە پاڵپشتی ئێمە وەکو کۆمەڵی دادگاری هەموو تواناکانی خۆمان بەخرج دەین بۆی کەوا پاڵپشتی ئەم جۆرە ڕۆژانە بکەین و ئومێدیش دەکەین کە خێرخوازان و ئەوانەی کە خاوانی دەسەڵاتی دارایین لە پاڵپشتی ئەو پرۆژانەدا بن بۆی بتوانین خزمەتی باشی پێشکەش بە خەڵک بکەین. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ڕزگار قادر بەرپرسی مەڵبەندی پێنجی کۆمەڵی دادگەری کوردستان لە ڕانیە سپاس کە میوانی بەرنامەکەمان بوون. وەڵازان هەتاوەکو خێرخوازان و پشتیوانی خۆی گەورە بەردەوامی هەبێت دەستگای خێرخوازی بەخشین بەردەوامی هەبێت و پرۆژەکانی بەرەو گەورەتر دەچن. وەڵازان دەچمەوە لای هاوکارم شوان بەرنامەی ئەم تۆرێمان پێشکەشکردن خواتان لەگەڵ. زۆر سپاس بۆ هاوکارمان دانیار نورەدین سپاس بۆ میوانەکانی و پیرۆزبایش لە دەڤەری ڕانی و ڕاپەڕینەکەن بە مانەیکردنەوەی کۆمەڵگایەکی پزیشکی مە دەکەین سوودی و هەروەها خزمەتێکی باش لە ڕووی تەندروستیەوە بەو دەڤەرەیە بکات.